لەگەڵ سەربوونەوەی ململانێ و کێشەکانی نێوان پارتی و پەکەکە و سەرکێشانی بۆ ئەگەری پێکدادانی سەربازی، فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بەهەستکردن بە بەرپرسیارەتی لە بەرامبەر خەڵکی کوردستان داوای سازدانی کۆبوونەوەیەکی نایاسایی لە پەرلەمانی کوردستان دەکات تا گفتوگۆ لەبارەی گرجیەکانی ئەم دواییە بکرێت و ڕێگەچارەیەک بۆ کێشەکان بدۆزرێتەوە تا بارودۆخەکە نەگاتە ئاستێک کە شەڕی براکوژی سەر هەڵبداتەوە. شەڕی براکوژی ماڵوێرانی بە دوای خۆیان هێناوە، خوێنڕشتنی بەدواوەیە، کاولکردنی وڵاتی بەدواوەیە و لە شەڕدا کەس براوە نییە و بە تایبەت دەگەر شەڕەکە شەڕی ناوخۆ بێ و شەڕی کوردکوژی بێ و کورد بکوژێ بەڕاستی ئێمە لە مێژووی دوور و نزیکە زەرەری گەورەمان کردووە. ئێمە چەندین ساڵ دوا کەوتوین بەهۆی شەڕ و ململانێ و ناکۆکی ناشەریفانەوە، بۆی شەڕی براکانەوە. بۆیە لەم ڕوانگەیەوە لە ڕوانگەی هەستکردن بە مەسئولیەتەوە بەرامبەر بە وڵاتەکەمان ئێمە داوامان کردووە پەرلەمانی کوردستان دانیشتێکی تایبەت ساز بدا بۆ دیراسەکردنی ئەو دۆخە و دانانی ڕێوشوێنێکی ئاشتیانەی نیشتیمانیانە بۆ دەرباسبوون لەو دۆخە و ڕێگەگرتن لە هەر ئەگەرێکی شەڕ. ئەمە ڕوانگەی یاداشتەکەی ئێمەیە. بەبێ کێشەکان گەڕینەوە بۆ دامەزراوەکان. ئێمە لە هەرێمی کوردستانە حکوومەتمان هەیە، وەزارەتی پێشمەرگەمان هەیە، سەرۆکایەتی هەرێممان هەیە، پەرلەمانمان هەیە. شەڕ و ئاشتی دوو پرسی زۆر گرنگی نیشتیمانین، پەیوەندیان بە هەموو وڵاتەوە هەیە، پەیوەندیان بە هێزێکی دیاریکراوە نییە چۆنی بوێت کەی ویستی شەڕکە کەی ویستی کۆتایی پێبێنێ. لە ڕاستی ئەمانە پرسن پەیوەندی بە هەموو خەڵکەوە هەیە. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش باز لەوە دەکات دەبێت دەرز لە ڕابردوو وەربگرین و هیچ شەڕ و جەنگێک سوودی بۆ کەس نەبووە جگە لە چەند بازرگانێک نەبێت. ئێمە لە بارێکی زۆر ناهەمواری خراپی دەرونی و لە باری خراپی ئابووری و سیاسی ئاژینجا ئەمە شەڕێکشی بێتە سەر بەهانە بۆ ئەم شەڕە هەر کەسێ بێ و هەر لایەنێ بێ و هەر لایەنێک بیکات و هەر لایەنێ دەست پێشخەر بێ و هەر لایەنێکیش وەڵامی شەڕ بە شەڕ باتەوە، ئەوانە هەمووی مەحکوم ئەکرێن. هەر ماوە چەک و تفەنگ و گولە و شتی بەسەرچوو هێنن لە وڵاتی ئێمە بە خۆمانی تاقیەکەینەوە. سووریا هەروەها لە ئێران ئەگەر شەڕ بێ، لە عێراق ئەگەر شەڕ بێ، ئەمە ئەو دەوڵەتانەی کە چەک دروست دەکەن، یان ئێمە شتەکە زۆر لەوە گەورەترە کە من و تۆ بیری لێکەینەوە. ئەو چەکانەی کە ئیتر بەسەرە چێ خۆ لە وڵاتەکانی خۆیان ناینێژن ئەتەقێتەوە بەسەر ئەچێت، ئەبێ خەڵکی ڕەشوڕوتی وەکو ئێمەی بۆ هەبێت لەم حاڵەتەشا نابێ یەکێتی و گۆڕان کە لە حکومەتان ملبەن بۆ ئەو داوانەی کە پارتی ئەیکات دەهۆڵی جەنگ لەلایەنی هەر لایەنێکەوە دەهۆڵی جەنگ لێ بدرێ، ئەبێ هەموو لایەک مەحکوم ڕسوای بکات. لە یادداشتنامەکەدا کە ئاراستەی سەرۆکی پەرلەمانی کوردستانی کرد، عەبدوستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی داوای کۆبوونەوەیەکی نائاسایی پەرلەمانی کوردستان دەکات لەسەر ئەو گرژی و ئاڵۆزیە ئەمنی و سەربازیەی کە لە نێوانی پێشمەرگە و پەکەکەدا دروست بووە. داواش دەکات دوجار بەپێی بڕگەی یەکەمی مادەی 43 لێژنەیەکی تایبەت بۆ بەدواداچوونی ئەم بابەتە پێک بهێنرێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.